جعفەری کوڕی زەید ئەگێڕێتەوە ئەڵێ لەگەڵ سوپای مسلمانانە بووین و گەیشتبووینە نزیکی کابول. کابولی ئێستا کە پایتەختی ئەفغانستانە. سیلەتی کوڕی ئەشیممان لەگەڵا بوو. سیلەت بن ئوشەیم ناوی وایە، یەکێکە لە تابعینە بەڕێزەکان. جعفەرە فەرمێ زۆر ماندوو بووین، سەربازەکان هەموو هەر بەوەندەی کە دانیشتن و خواردن تەوزیع کرا پاشان هەموو خەوتن. منیش چاوم لێ بوو سیلەی کوڕی هەشیم یان سیلەتی کوڕی ئوشەیم ئەویش ڕاکشا هەر نەجوڵایە. لە دڵی خۆما وتم ئەمەیە کە ئەڵێن بە شەو نوێژ مەشهورە، ئەبێ کەی هەستێتەوە بۆ شەو. ئەمەیە کە ئەڵێن قاچی ئاوساوە لەبەر زۆری شەو نوێژ. بڕیارمدا نەخەوم هەتاوەکو ئەبینم کەی هەڵەستێ بۆ نوێژ، بزانم زۆری شەو نوێژەکەی چییە. جعفەرە فەرمێ وەختێک کە هەموو سەربازەکان خەوتن و دنیا هەمووی بێدەنگ بوو، بینیم جوڵایەوە. خۆم کرد بە خەوت و سەری بەرز کردەوە، سەیری ئەم لاولای خۆی کرد، سەیری کرد، کەس بە خەبەر نییە. بە بێدەنگ هەستا شوێنەکەی خۆی وا تەرتیب کرد کە ئەنەما یەکێک هەر لەوێ خەوتووە. دوای ڕۆیشتە ئەولا معسکەرەکە و بە بێدەنگی بە دوایە ڕۆیشتم، دنیا تاریک بوو. هەر ڕۆیشتە ناو دارەکانەوە و هەتا تەواوی تر دارستانەکە لە هەر چوارلایەوە وەکو دیواری لێ هات کە کەس نەیبینێ. سەیرم کرد لەویان نیەتی هێنا و کەوتە نوێشکردن. کەوتە نوێشکردن و نەنوێژێک بوو نەدوو. سەیرمە کرد کە ئەچێتە سجود، ئەچێتە ڕکوع، ئەوەندە ئەمێنێتەوە من بە پێوە ئەجوڵامە و لە نوێژە نەبووم، بێزارە بووم لەو هەموو وەختەی کە ئەڕوا. لەو حاڵەتەیە بووم وەختێکم زانی شێرێک دەرکەوت لە ناو دارستانەکەیە. من بە بێدەنگی بێت چرپە پێ هەڵگەڕام، چوومە سەر دارەکە، وتم هەرچۆنە بێ نەگاتە من. بەڵام زۆرم خەمی ئەو پیاوەش بوو. وتم هاوارێکی لێ بکەم ئێستا لە نوێژەکەشا داچڵەکێ. ئەگەر هاواری لێ ناکەمە ترسم شێرەکە ئەوی بینی بێ. بەڵام وردە وردە شێرەکەم بینی هات نزیکتر بووە. لەو کاتی شێرەکە گەیشت بووە ئەم چووە سوجدە. ئەنجاڵەیە جعفەرە لێ لە ترسا من سەیرمە کرد و دوعامە کرد و یا ڕەبی خوایە تۆ بڵێ ئەم شێرە ئەم پیاوەی بینی بێ، بەخوایە سە لە سوجدەیە ئەیخوا. شێرەکە هات و لە نزیکیەوە ڕاوەستا، هەر سەیری کرد، هەر سەیری کرد. ئەو شێرەش وەستا و ئەویش هەر لە سوجدە بوو. پاشان لە سوجدە سەری بەرز کردەوە، تەحیاتی خوێن، سەلامی دایە و ڕووی کردە شێرەکە. هەروە سێ چوار کەلیمەی وت و من لە دوورە بەس گوێم لە هەمسی بوو، گوێم لە چرپەی قسەکانی بوو. شێرەکە ڕۆیشت، پاشان ئەو کەوتەوە شەو نوێژی خۆی. کەوتەوە شەو نوێژی خۆی و ئەم جارە کەوتە عیبادەت، کەوتە پاڕانەوە. دەستی هەڵبڕی بوو ئەیوو یا ڕەبی خوایە لە ئاگری جەهەنەم بە دوورم کە ئەگەر مستەحەقی بەهەشتیش نیم. هەر ئەمەی تکرار کردەوە هەتاکو ئەو کاتەی کە ئیتر زانی نزیکی فەجرە هاتەوە خۆی بکاتەوە ژێر جێگاکەی. منیش لە دارەکە دابەزیم، ئاوڕی دایە کە سەیری کرد منی بینی، ڕووی کردەوە کەوتەوە دوعاکردن وتی یا ڕەبی خوایە تۆ ئەزانی من وامزانی کەس جۆی لە من نییە، کەس ئاگای لە من نییە. خوایە ئەو دوعایم کرد، خوایە بەڕیا لەسەر می نەنووسی. ئەڵێ پاشان هات دەستی گرتم، سوێندی دام بە گەورەترین سوێند کە مسلمانەی خوا. پێی وتم وتی ئەوەی ئەم شەو بینی بتە بە هیچ شەوەیەک نەیجێڕیتەوە، وعدیشم بدەرێکە نایجێڕیتەوە. وتی پێم وتم باشە وعدت ئەدەمێت تا تۆ زیندوو بی نایجێڕنەوە، بەڵام سری ئەمەم تێگەێنە ئەو دوعایی لە ئەخیرە ئەت کرد و جۆم لێی نەبوو چییە؟ زۆری پێوەدوتی عەفوم کە من نامێ ئەوت پێ بڵێ. پاشان ئەڵێ زۆرم لێ کردوتم نا، منیش ئەمێ ئەو دوعایم پێ بڵێ کە بزانم
مەبەستەکەت چی بوو؟ ئەڵێ دوعاکە ئەوە بوو ئەم وتم یا ڕەبی خوایە دوو دوعای ترم کردووە و لێت قبول کردوم، خوایە لەشم سووک کەی بۆ عیبادەتی خۆت، خوایە ئەمانم بدەیتێ لە هەرچی مەخلوقاتێکی تر هەیە، بە شەرتی ئەڵێ زۆر ئازاش بوو، مجاهیدێکیش بوو، لە شەڕا بوو دائیمە، شەوانی لە شەو نوێژا سەرفە کرد. دوعای سێهەم ئەوە بوو وتم یا ڕەبی خوایە با خەوم لێ نەکەوێ و لەبەر خاتری تۆ شەوانی هەموو نوێژەکە ئەکەم و بە ڕۆژیش لە خزمەتی ئەو مجاهیدانەیە، بەڵام زانیم کە خوای پەروەردگار ئەمانی لێ قبول نەکردو. ئەمە دوعای سێهەمم بوو. ئەنجا فەرمێ منیش نەمگێڕایە و لەسەر ئەو وعدەی کە پێمدا بوو هەتاکو ئەو زەمانەی کە ئەویش کۆچی دوایی کرد. سەیریکەن برایانی بەڕێزە، هیچ یەکێ لەم پیاو چاکانە ئیشی ڕۆژانەی خۆی دوا نەخستووە لەبەر خاتری شەو نوێژی کردووە، ڕۆژیش کاروباری خۆی بێ یا کاروباری مسلمانان هەمووی بەڕێک و پێچی ئەنجام داوە، ترسی لە قیامەت و لە گۆڕ و لە ترسی محاسبەی خوای پەروەردگار قەت وای لێ نەهاتووە گۆشە گیر بکەوێ و خزمەتی خەڵکەکەی پێ نەکرێ، یان نەتوانێ ئەو وزەیە هەیەی بیخاتە گەڕ لە پێناوی خزمەتی خەڵکێکی ترە. چونکە ترس لە قیامەت، ترس لە خوای گەورە، ترس لە محاسبەی لای خوای پەروەردگار پاڵمەرێکی بەهێزە بۆ بەهێزکردنی شەخسیەتی مسلمانەکە، نەگوای لێ بکا گۆشە گیری بخا و بێکەڵکی بکە. ئەمە پەروەردەی ئەم قورئانە پیرۆزەیە کە ئەمانەی پەروەردە کرد.